هەواڵی خۆشەیە و خەریکە دەرگا داخراوەکەی واشنتۆن بەڕووی کورد لە ڕێی پرۆژەیەکی گەورە سیناتۆرێک دەکرێتەوە. ئەمریکا و ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا پشتیوانیان بۆ درێژکردنەوەی ئاگربەز لە ڕۆژاوا ڕاگەیاند. دەستگای ستاندەر داوا دەکات پارتی و یەکێتی یەکریزی سەرتاسەری کورتێک نەدەن و بڕیاری چارەنووساز بدەن. لینسی گراهام گەورە سیناتۆری ئەمریکی و کەسایەتی نزیک لە ترامپ و دۆستی کورد دوجار بەڵێنەکەی بردە سەر و پرۆژە یاسایەکی نوێی بە ناوی یاسای پاراستنی کورد پێشکەش بە کۆنگرێس دەکات بۆ پاراستنی کورد لە هێرشەکانی ڕژێمەنوێیەکەی ئەحمەد شەرع لە دیمەشق و ڕایگەیاند سزای کەمەرشکێن بەسەر حکوومەتی سووریا دەسەپێنین. دەژڵێت دڵنیام هەردوو پارتەکە پشتیوانی لەو پرۆژە یاسایە دەکەن و وا دەکەین کاریگەر بێت. ئەم هەنگاوە دوایەوە دێت تۆم باراک فشاری زۆری خستە سەر کورد بۆ ئەوەی بەبێ قەید و مەرج بچنە ژێرباری دیمەشق و هێزەکانی هەسەدە و ئیدارەی خۆسەر بە تەواوەتی هەڵبوەشێننەوە. ئەگەر ئەم پرۆژە یاسایە سەر بگرێت ڕەنگا کاریگەریەکەی هاوشێوەی بڕیاری 680 ئەنجومەنی یاساییش بۆ دانانی ناوچەی دژەفرین لە هەرێمی کوردستان لە ساڵی 1991 وا بکات بە تەواوەتی دەستی ئەحمەد شەرع بگرێت بۆ ئەوەی هیچ بەرەو پێچوونێک لە ناوچە کوردیەکانی ڕۆژاوای کوردستان بنێت و ئیدارەی خۆسەر لە ڕۆژاوای کوردستان بە پارێزراوی بمێنێتەوە. سەرڕای ئەوەی تاوەکو ئێستا ئاگربەستی نێوان حکوومەتی سووریا و هەسەدا بەهۆی پابەند نەبوونی چەکدارانی دیمەشق بە تەواوەتی جێبەجێ نەکراوە. ژمارەیەکی زۆری چەکدارانی سەر بە دیمەشق کوژراون بەڵام لایەنە نێودەوڵەتیەکان جەخت لەسەر ڕاگرتنی شەڕ دەکەنەوە. ئەمریکا و بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا ڕاگەندراوێکی هاوبەشیان لەسەر ڕەوشی ڕۆژاوای کوردستان بڵاو کردەوە و ڕای دەگەێنن پێشوازی لە درێژکردنەوەی ئاگربەز دەکەین. ئەمریکا و ئەوروپا جەخت دەکەنەوە لە گرنگی پابەندبوونی لایەنەکان بە پاراستنی مەدەنیەکان و کردنەوەی ڕێڕەوی مرۆیی. ئاماژەیان بەوەش کردووە پێویستە خزمەتگوزاریە سەرەکیەکان لە کۆبانەیە دەست پێ بکەنەوە. بەهۆی بەرگری سەختی شەڕڤانان ڕۆژ دوای ڕۆژ لایەنی زیاتری نێودەوڵەتی دێنە سەرخەت بۆ ڕاگرتنی ئەم پلانجێریە کە دژی ڕۆژاوا بە ئامانجی کۆتایی هێنانی ئیدارەی خۆسەر ڕێکخراوە. بەهۆی ڕێگنەکەوتنی پارتی و یەکێتی لەسەر کاندیدێکی هاوبەش بۆ پۆستی سەرۆک کۆمار ئەمڕۆ دانیشتنی پەرلەمانی عێراق بۆ ئەم مەبەستە دواخرا. بەپێی داواکاری پارتی و یەکێتی ڕۆژی یەکشەممەی داهات و کۆبوونەوەکان انجام دەدرێت و ڕایان گەیاندووە تاوەکو ئەو کات هەوڵی گەیشتن بەڕێکەوتنێک لە نێوان خۆیان بۆ چارەسەرکردنی کێشەی فرەکاندیدی بۆ پۆستی سەرۆک کۆمار دەدەن. هاوکات دەستگای ستاندەر داوا دەکات کە ئەو یەکریزیە ئێستا بەهۆی دۆخی ڕۆژاوای کوردستان لە نێو کوردانی هەر چوار پارچە دروست بووە. پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار لە بەغدا تێکی نەدەن بە پێچەوانەوە ئەوەی دەسەلمێنێت کە ئەم جارە میلیەت یەکی گرتووە و حیزبەکان لەبەر بەرژەوەندی خۆیان پێک نایەن.